سڵاوتان لێ بێم کاتتان باش من سامان بەشارەتیم بەرنامەی حەوت پرسیارتان پێشکەش دەکەم. ئەم یارە قسە لەسەر وەرزش و یانە وەرزشەکان دەکەم بە نمونە نادی نەورۆز هەروەها یاریگای نەورۆز. لەو کاتەوە ئەم یاریگایە دروستکراوە سیمایەکی زۆر جوانی بە شاری سلێمانی بەخشیوە. تەنانەت کەلتورێکی دروست کردووە کە ڕەنگە نوێ بێ بۆ کۆمەڵگای کوردی، ئەویش سیرکردنی یاریەکانی نەورۆزە لەگەڵ یانەکانی دیکە کە خەڵکی بە خێزانی دەڕۆن ناو یاریگاکە و تەماشای یاریەکان دەکەن. یاریگاکە یاریگایەکی نێودەوڵەتیە، سیمایەکی زۆر جوانی هەیە، بەڵام گرفتی هەیە. گرفتەکە چییە؟ بەهۆی زۆری سێرکەرانی یاریەکە قەرباڵەخەیەکی زۆر لەسەر شەقامەکان دروستە بێ. ئەمە لە کاتێکدایە شوێنی ئەم یاریگایە چواردەورەکەی کۆمەڵێک زەوی چۆڵن کە لە ئەساسیشدا مڵکی یانەکەن کە بەپێی دیزاینی یاریگاکە دەبوو ئەم شوێنە شوێنی پارکینی ئۆتۆمبیل بووە، واتە هەر کەسێ باتایە بۆ تەماشاکردنی یاریەکان ئۆتۆمبیلەکەی دەهێنا ژوو چەندین ینی شوێنی پارکین دروست دەکرا. جگە لەوە کافتریا و چێشخانە و تەنانەت هۆتێلیشی تا دروست دەکرا بۆ ئەو یانانەی کە دەهاتن یا بیانویستایە کە شەو لێرە بمێنەوە یا دەمێننەوە لەوێ بە حەسانەتەوە. بەڵام بەهۆی کێشەیەکی سیاسی کە لە هەشتی تەمووز زۆر ڕووی داوە، ئێستا ئەم زەویە دەستی بەسەردا گیرا و دەگوترێت دراوە بە کۆمپانیا دەیکات بە شوقەی نیشتەجێبوو کە شوێنەکە نەشیاوە بۆ ئەم شوقەی یاخود بۆ یەکەی نیشتەجێبوون لەم شوێنەدا لە کاتێکدا ئەم یاریگە نێودەوڵەتی لێوا دروست کراوە بۆ ئەوەیە کە ئەم زەویانە ینی هاوکار بن بۆ یاریگاکە و بتوانرێت لەوێ خەڵکانێکە دێت لەوێ بەحەسێتەوە یاخۆد ئۆتۆمبیلەکەی ڕاگرێ بە ئاسانی تەماشای یاریەکان کە چەند جارێک هەوڵدراوە کە ئەم شوێنە پاک بکرێتەوە دیوەوکو دیزاینەکە خۆی جێبجێکرێت، بەڵام تا ئێستاش گرفتی هەیە. من ئەم شەو ینی بەگشتی باس لە دۆخی یانەکان و هەروەها داهاتی یانەکان و هەروەها بوونی یاریگای نەورۆز لە شارێکی وەکو سلێمانی یا هەر شارێکی دیکە بواە چۆن دەکرا خزمەتی ئەم یاریگایە بکرایە و کە دەبێتە ناسنامەی ناساندنی شارەکە وەروە دەبێتە شوێنێکیش بۆ زیاتر تەشەنەکردنی بواری ئابووری لە شارەکەدا، چونکە ئەم یاریگایە زیاتر لە 15,000 کەس دەگرێت کە دەتوانێت بە یەک جار تەماشای یاریەکە بکات جگە لەو کەسانەی دیکە کە ئێستا بەهۆی زۆری تەماشاکەری بڵێن یاریەکانەوە ئێستا شاشەی گەورە لە دەروی یاریگاکە دانرێ بۆ کە تەماشای یاریەکە بکەن. منەم شەو بۆ گفتوگۆی زیاتر لەسەرم تەوەرە میوانداری 4 کەسم کردووە کە شارەزا و کەسانی لێهاتوون لەم بوارەدا. ئەویش یەکەمیان مامۆستا سەلام تاهیر ئەندامی یەکێتی تۆپی پێی سلێمانی کە لە سۆدێ لەگەڵمە زۆر بەخێربێ مامۆستا، هەروەها کاک هادی کەریم ئەندامی یانەی وەرزشی نەورۆز کە ئەویش زۆر بەخێربێ لەگەڵمە لە سۆدیۆ، هەروەها لە هەولێرەوە کاک وەلید ئەنوەر سەرۆکی یانەی وەرزشی ئەرارات بەڕاستەوخۆ لە هەولێرەوەش لەگەڵمان دەبێت زۆر بەخێربێ جەنابیشت، هەروەها لە چوارقورنەیش دەرباز عەبدوڵڵا سەپەرشتیاری تۆپی پێی چوارقورنە ئەویش بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێت. هەموو لایەکتان زۆر بەخێر بێن بۆ زوو. کاک هادیەگە لە جەناب تۆ دەست پێ بکەم، ینی گرنگی یانەی نەورۆز یا یاریگای نەورۆز بۆ سلێمانی چییە؟ ینی لە ماوەیەکی کەمە ئاستی بینینی یاریکردن ئاستی وەرزشی زۆر بەرز کردەوە، یاریگایەکی زۆر مۆدێرن و زۆر پێشکەوت و جوانیشە کە خەڵکانێکی زۆر لە خوار و ناوڕاستی عێراقشە یەن بۆ تەماشاکردنی یاریەکان. دەبێت چی بۆ بکرێت؟ خۆی پێشەکی سوپاسانەکەمەوە دیارە و قسانەی تۆ کە کردێ 100% وایە و ئێمە یانەی وەرشی نەورۆز خۆتان نەزانن ئێستا بووە بە سیمایەکی جوانی شاری سلێمانی. ئێستا بینیت جاران خەڵک تۆزێ لە وەرزش عاجز ببوو، بەڵام ئێستا وەرزشکاری شاری سلێمانی و دەوروبەری تەنانەت قەزا و ناحەکانیش یەن بۆ هەندانی یانی وەرشی نەورۆز. یعنی دوای ئەوەش سیمایەکی جوانە لە هیچ مەلعەبێکان نییە بەقەدەر مەلعەبی نەورۆز ئەوە عایلە بێت ئەوە ئافرەت بێتە ناو یاریگاکانەوە بە تەمەنیش ینی
تەمەنەکانی جیاوازە زۆر ڕست. یعنی ئەمە نییە بڵێ هەمووی مناڵ و ئەمانە ینی من ئەی بینم لە ئاسی تەمەنە پیاە کوژنێکی بە تەمەمەدی هەڵساب و چەپڵی لێیا پێ گریانیاو یعنی شوێنەکان ڕاستە ئەو مەلعبە کراوە سیمایەکی جوانیە بەڵام بەداخەوە ئەوە ئەم مەلعبە ئێمە پێش ئەوەی کە دیزاین و شت کرێت ئەمە مەلعبێکی کەشمان هەبوو لە تەنیشتی بۆی ئەو تیپانەی بێن بۆ پێش یاری ڕۆژێک یا بۆ یانەکەی خۆمان لێوا مەشقکەن دوای ئەو ئوتێلی تیا بوو کە ئەم یانانە نەچنەوە بازار یەخسەر بمێنەوە ینی کۆمەڵێک سیمای جوان کرابوو کە ئەو ناو بەڵام ئێسای بینی شوێنێکە کەلاوە شوێنەکە نێڵن بە شۆفریژ نێڵن ئیشی لێ بکەین یعنی کەی بینی تۆزێ بارانە بارێ بەڕاستی پێ بڵم سیارا چەقێ سیارەی نەبێت یعنی من لێرە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەم لە شارەوانی ئەەکەم کەەوە بە تایبەتی بۆ ئیداری سلێمانی گرنگە ئەمە دەستکەوتیانەیە هی شەخص نییە ئەمیانەیە یانەیەکی نەورۆزی شاری سلێمانی و دەوروبەرێتی ئەمیانەیە تەمسیری ئەم سنووراکە بمانێ و نەمانەوە جەماوەێکی زۆری هەیە ئەبێ ئێمە هەر حکومت حیزب ئەبێ هەمووی ئەمانە لەگەڵیاوێ بەڕاستی من لێرەوە داوا لە دەوڵەمەنەکانی ژەکەم بێن هاوکاری یانەکە بکەن یعنی نادیەشی ئاوا بەم شێوەی ئەو هەموو جەماوەری هەیە ئەگەر بێشت و ئیمکاناتێکی باشتری هەبێ بڕواقی لەوانەیە ئێستا لە پلەی یەکەم و دووەما بووینایە زۆر باشە گەڕێمەوە بۆ لات وڵات دوای پرسیارشمە بێ لەسەر سەرمایەدارەکان چۆن نەتوان هاوکاری یانەکان بکەن کاک سەلامیانی ئەم یاریگایە ئەی دەستکەوتێکی گەورەیە بۆ پارێزگای سلێمانی ینی وەکو کاگادی وتی خۆمەهەی شەخص نییە هیچ شارێکە خزمەت بەم شارەیەەکە ڕەنگە خزم و کە سوکاری ئێمە ئەچن تەماشایەکەن جەناب پێش بەنامەکەنمونەیەکی جوانەیە گێڕایوتە من چوومەتەوە و جانم بۆ بەخۆ وانە کەس حەز ناکاوا بێ ئەگەر ئەم چواردەورەی بۆ بکرێ بە باخ و بکرێ بە شۆستە و بکرێ بە گەراجی سیار و کافتریا خەڵک زیاتر هەم سەردانەکە هەم داهاتێک شێبێ بۆ یانەکە هەم بە ئاسوودەیە توانێت تەماشایاریەکانکە ئەبێت چ لایەنێک بەرپرسە لەوەی کە ئەمە بکا بەڕاستی پێشەکی دەستان خۆش بە بۆم بەرنامە سپاسانەکەم بە خێرەت میوانە بە ڕێزەکانەکەمەوانی کە لە دووری شەون خۆی کێشەکە ئەمە نییە کێشەکە ئەوەی تا ئێمە تایانە چاوی لە دەستی حکوومەت بێ ئەمە حاڵێ بێت ئەبێ یاری ئەبێ نادی ببێ بە خاوەنددارەتی ئەن بێ بە کەردی تایبەت بێ بە پیشەگەر ئەو کاتە تو بیرتە بە حکوومەت چییە وڵا خۆزگای حکوومەت ئێسا حیز بەزیە حنا حقی حیزمان حکوومەت حەقی چیە لە ڕێات باش بە تایبەتی ئەم دەوڵەتە دواکەوتمان ئێستا خەریکی ڕێزن لە وڵاتان حکوومەت دەقی ڕێزی چییە ڕاست کەرتی سەرمایەکی گەورەیان هەیە کەرتی تایبەتە سێ4 دەوڵەمەنیان پێکەوە ئیدارێ دروستەکەن و نادێک پێکەونیان خاوەندیاتی بە کۆمپانیا بێ بەڵام چانە دەستی حکوومەت نییە عەرزەکەژەکردنەکەن بە مەلعەبەیکەن بە ئوتێلیکەن بە چێشخانایکەن بە هەموو شتێک پێشکەشی ئەو خەڵکیەکەن خۆیان قازانجەکەن لە چی قازانجەکەن لە نەقلی تەلەڤیزۆنی لە ڕیکلام لە جەریدەکان لە مجەلەکان لەو مەتعەمانەی کەین لەوێ لە کافتریاکەنەوە یخۆ پارە ناتی بە خۆڕایی نایەناتی ئەگەر تۆ ئەمە بکەیت بێتر حکوومەت پارەیان نایە ئەسفە لە سافلی بۆچی بیە بەڵام ئێمە هەردەم بکەینەوە حکوومەت تیکات ئەوە حکوومەتەکەی ئەزین چۆنە ئەوە درێغیشیان نەکردووە ساڵ پار بوو چەند نادێک هیچی شتێکیان وەرگرن بەڵام ئەوە ناکاتەوەی ئەمە ناوبنی یارمەتی ئەمەوەکو بڵێ وەکو ژەژنانەیە لای من وا بوو بۆیە ئەبێ تا نەبێ بە کەرتی تایبێت ئەمە حاڵمانە بێت بەس کاک سەلام من یەک پرسیار ئێستا یانەکانی ئەو لا بڵێن دووەکو هەولێر و زاخۆ حکوومەت پارەیانێت حیزبی من ئاگام ئاگارم خۆ حیزبی ژایەتی و حکوومەتی ژایەتێ سەرمایەکی باشیشە بەڵام ئێمە کەس هاوکاریمان ناکە ئەوەی کە تۆڵێ ئەو سەرمایی کە هەش بێت جیاوازی ئەوە ناکە بەڵام بۆ لە سەلام با پرسیارەکە وا لێکەین ئەکرێ بۆ نمونە یاریگایەک یاخود یانەیەک بە هۆی کەسێکەوە بۆ نمونە سزا بدرێ ینی لایانی ئیداری بۆ نمونە شارەکە ئەی بۆ ناکرێ ئێستا کراوە کراویش و وەختی خۆشی برای کوشتووە ئەزا قسەکە لەسەرەوەی ینی تۆ ئەم یاریگا لێرە دروست کراوە سیمایەکی جوانی یاریگاکە کە چیتە نای بەس خۆ ئەکرێت دەرەوەی ئاوا بێ نابێ وابێ
ئەبێ دەستگیرۆیی بکە ئەمە ئەرکی چیە؟ ئەو ڕێکی جوانی وەرزش پیشانی عالەمەیان نەگەر تۆ بە تەلەڤیزۆن نەقلکرێم و عالم لەوانێ تۆتە نازام چێم هێناوە خۆ ئەم کەسانەی کە میوانی تۆ بوونیوانی من بووم کە ڕۆشتینەوە ئەو لە ئاشاتینێت ئەمە دیوێکی ناشین شارەکە پیشان نایە هەڕاتۆڵێ ناو یاریگاکە جوانە بەسکەیتە دەرەوە هەمووی خۆڵ و لە پێش هەموو شتێکە گە بتێ گەلێک جێلکەیت ڕاضە و دین تێکەڵی سیاستکە ئەوە سەرچاوەکەی ئێمە بۆ ڕاستە تێکەڵی سیاستکەین وەرزش نامەی ئاشتی و برایەتیە ئەنی نە بۆ ئەم جیاوازیە بووە ئەخی چێکە با یارمەتی بە حکومەت یارمەتی بە با شارەوانی یارمەتی با حیزبیش یارمەتی ئەمە لەگەڵ ئەوین بەڵام کەنیکە خۆتۆ یان دەسەڵاتە چییە بەڵام ئەبێ بکرێت باشترە بکرێت بۆ خۆشی زۆر باشە گەڕێمەوە لاتان بۆ چوونی میوانەکانی کەشم وەرگە کاکە وەلید ئەنوەر دۆخەکە لە هەولێر چۆدا ئەگوترێ ئێوە باشترن دەستگیرۆییتانەکەن هەروەها ئەمەوێ گانی بۆچوونی جەنابیشت بزانم لەسەر یاریگای نەورۆز چۆن ئەیبینی ئەبێ چیتری بۆ بکرێ بۆی سیمای یاریگاکە جوانتر پیشانی دەرەوە و ناوەش بدرێ فەرموون سوپاس برام کاک سامان سڵاو ڕێزمەیە بۆ ئەو میوانە بە ڕێزانە و برایەکانم لەگەڵ کادری کەناڵی زووم کە خاستەنەوانی کە لە دوای کامیرۆش ڕاوستاون ڕێز و احتیرامان بۆیان هەیە سەرەتا ئەمن حەز دەکەم ڕوان کەمەوە کە دەڵێی جەماعەتی یعنی ئەولا کە وەکو بڵێن هەولێر یعنی ئێمە على ئەساس دعم و شتیوان هەیە وەزم کاکادی وتی بەڵێ ڕێزمە ئاگدارە من بڵێ کاکادی ئاگدارە من ئەو ساڵ بەشداریم نەکرد لە خولی کوردستان لە بێ پارەییە ئەوە ئەکبەر دەلیلە بۆ ئەوەی کە من کە بڵێن ئەتوو پارەت وەرگرتیە کاکادی ئاگدارە چەند معاناتمان هەبووە چەند ئەومان هەبووە نەخێر هەمووەوە نییە بەس ئێمە دەڵێن زۆریان هەیە مەسەر وەکو زاخۆ وەکو نەورۆز وەکو هەولێر وەکو دهۆک ئەوانە لە خولە ئەوەکان ئەستێرەکان یاریگەمە دەکەن ئەوانە دەبی احتیمامی زیاتریەشیان پێ بدرێ لەبەرەوەی وەکو بڵێن بە ناوی محافەزەوە بە ناوی شارەکەی خۆیەوە دەکاتن یانی ئیش دەکا ئەو یاریەکە ئەو جمهورە دێ بۆ لای دوو ئێمە لە کوردستان یانەی نەورۆز بە تایبەتی یعنی لە یانەیەکی بەناوبانگە یانەیەکی خۆی ئیسپات کرد لە ناو عێراق سەرانسەری عێراقکە ئەو یانەیە ئەیتوانی هەموو شتێکی بۆ خۆی بکە و دابین بکە بە پاڵپشتی مەسەرەن برادرانەیە حکوومەت هەیە کێ بۆ بۆیانی کردیە بەڵام ئێمە دێین دەڵێن لە هەولێر و مەلعەبەکانی تر حتى ئەوانەی جگە نەورۆز لە ناو سلێمانی مەلعەبی ئەوەی شایستەی وەی نینە ینی ئەو یاریانە لە ناوی بگرێ نەمەقاوماتی ئەوەی تێدایە یعنی بڵێن وەکو ینی مەلعەبەکانی تر جگە نەورۆز ئەو مەسەلە جگە مەلعەبی زاخۆ ئەو مەلعەبەکانی تر هیچ یەکیان بە کەڵک نایە و کەسیشی لە مەسوولەکان نە لەم لاو نە لەو لە کەس احتیمامی بە وەرزش نەداوە کەسیش وەرزشی خۆش ناوێ ئەگە وەرزشیان خۆش بیویست بە ئەمەیان بە پێشەوەی خست و دەختەرخانی ئەو پارەیان بۆ دەکرد و تۆ بە تۆ دەڵێ بۆ بۆ بکە استثمار بکە یعنی باشە تۆ یعنی تۆ تەبی 6 ئیمارە لە سلێمانی تەبی 6 ئیمارە لە دهۆک و 6 ئیمارەوە هێشتا بەش ناکە یعنی تۆ بە 10 دەفتەر و بە 15 دەفتەر و بە 20 دەفتەر بەش ناکە بۆ خولی دەوری ئەستێرەکان بەبەستمەها ئێ باشە باشە کە حکوومەت پاڵپشتی ئەو یانانە نەبێتن ئەو یانانە چۆن ئیشەکەن یان من گەرەک مە بزانم ئەوڕۆ کەش دەزانی لاعیبە محتەریفە هاتیە ئەوە یاری هاتیە ئەوەی سەنغالیە ئەوەی بەرازیلیە ئەوەی لە بەغاوە هاتووە ئەوەی لە دۆل عەربیەوە هاتووە ئەوانە هاتوونە بۆ پارە ئیتر دەبی پارەیان بۆ تەرخانکەی دوو جگەوەشە مەلعەبەکان هیچ یەکی باش نییە بۆ یاری دائما مەشاکلی لەناو دەبێت دائما جمهور يعني دێتە ناو ساحەوە دێتە ناو ئەوەی غرفەی فیلقەکە دانیشتێ يعني تیمەکە کە محازرات ئەدەن ئەو شتانە ئێمە ئەو مستەلزەماتانەمان نییە وەکو جەناب ئارەستە گەراجێکی لێ نییە سیارە بوەستێنێ بەس خۆت بێ ژوورەوە یان مەسەلە ساحەیەکێ بێ من لەو فەرزدە نەورۆز یاری کرد بەیانی دوێنێ لەگەڵ فەریقێکی ئاسیەوی ئەو عەرەبی باشە من بووکی کەم لە هەولێرەوە بێ ئەوە لە سلێمانی ئەوە لە عەفوە لە دهۆکەوە بێ ئەوە لە بەغاوە بێ باش جێ نییە
باش غير دەبێن بە ساحەیەکیمان هەبی وەکو ئەوە شاشەیەکیمان بۆ دارێت هەڕازیری ژەبارە دەرەوەی سەیریکەین کافتریایەکی تیابێ ئەو مەلعەبانە دەبێ ئەو مقاومەتانە ئەو مستەلزەماتە ضروری بەڵام ئەگەر کەسێ بیەوێ کاگوەلێت ینی خۆی ئەم کارە بکات و بەس لایەنی پەیوەندیدار کە حکوومەتە یا ئیداری خۆجێی شوێنەکەی ئەبێ ڕێگری لێ بکە بۆ کێشەکە ئێستا لە نەورۆزا بەم شێوەیە یعنی ئەو کەسەی کە هاتووە یاریگا دووسەکە ئەیەوێ ئەمشکە بەڵام ڕێگەی پێنانیاخ و نەخە زەویەکانی دەستی بەسەرا گیراوە قەیداکە خەوە خەتای حکوومەتە حکوومەت کە شتێکی بۆ من تەرخانەکە حدودم پێدا من لەسەر ئەو حدودە ئیشەکەی پێکەم یعنی من مەلعەبێک وەکو نەورۆز 12 میلیۆن دۆلاری لێ سەرف بکەم باشە گوناح نییە من گەراجێکی نەبی تایبەت وەکو هەر هیچ وەکو یاریگایەکانی ترەوەی کە لە دەوڵە عەرەبیەکان یعنی من ئەو پارەم سەرف کردووە غێر بێن بۆ ئیسراحەت تازە ئاماژەت پێدا بەر لەوەی وتت ئافرەت دێت و پیاوی گەورە دێت و پیاوی معقوڵ دێت و ئەوە دێ بۆ ئەو یاریانەگە بکە غێر دێ بۆ ئەو وەسائلانە ئەو جێهێچتاغلێن ئیسراحەتی خۆی تێبەی لەگەری دامنشێ بەس ئێمە مەعلەسەف من بەڕاستیەوە پێدەڵم لە کەناڵەکە تۆرەوە ئێمە مەسئولی وەرزشیمان نییە لە کوردستان قەت نییە و نابێش لەبەرەوەی ئێمە ئەوانەی کەس یعنی کە لەناو وەرزشن و ناوانە بەخۆی بە خۆبەخشیش دەکەن لە پیاوەتی خۆیان لە ئینسانێتی خۆیان ئیشەکەن وای لە هیچ مەسئولێک پشتیانی نەگرتیە چ مەسئولێکەیە تو حەقت نەبێ لە بەڕێوەبەرایەتی وەرزش و بەڕێز وەزیری ڕۆشنبیری و لاوان ئەوان شت کەمتەرخەمیان نەکردیە هەر ئەوانەیە سەڵاحێتەکەیان ناتوانانی گلەیان لێ بکەین زۆر باشە زۆر وەلی دەگەڕێم وڵات زۆر باشە با دەرفەتیش بە کاک دەرباز بم کاک سامان ئەمن ئەگەر مەسئولێکی وەرزشیمان هەبێ مەسئولێکی وەرزش خەمخۆری وەرزش بێ هیچ فەرقی نییە بەبێ جیاوازی سلێمانی بێ هەربی لە هەولێر بێ سلێمانی بێ دووەک بێ دەبی ئەمە بە یەک تیمیش بکەین بە یەک دەست ئیش بکەین لەبەر ئەو وەرزشە ببینە پێش ئێمە هەرکەس بە عیلاقات و بە برادەراتی و من فلانی ناسەوە فلان ناسی ئیشەکەم بکرێ ئەوە حتا کەی من بچم لە دەکەی عالم بدەم یان ئەوەی باسی سەرمایەکانی سەرمایەدارەکان زۆر باشە من دوایی ئەم پرسیارەوەش لە جناب دەکەم ینی سەرمایەدارەکانە بێت چۆن ئەم هەلە بخۆزنەوە و ینی خوی زیاتر بە وەرزش بن کاک دەرباز ئەگە تۆ پێم بڵێ ینی کێشەی یانەکان لە هەرێمی کوردستانە خۆ ئەگە خاوەنی شێرخانێکی دارایی باش نەبن جاری وایە ئەبن بەڵام تەداخلی بۆ نمونە حیزبی یا بەرپرسی حیزبی یا نەخێر ئاور نەدانەوەی حکومەت لە یانەکان یا یاریگای دروستەکرێ لە ناوچەیە کە یاریگایکی نێودەوڵەتی ئاستی بینەر زۆر زیاد دەکات لەو ناوچەیە یاری گرنگجی تیانجامە درێت چۆن جگە لەو ئەمە سیمایەکی جوان بە شارەکە بەخشێ ناوی شارەکەیش ینی بە دنیا ناسێنێ ئێخۆ ئەبێ حکومەت چی بک بۆ ئەوەی کە بەدەمەم یانەوە بڕوە خزمەتی زیاتری کە یا هیچ نەبێ ڕێگری لێ نەکا لەوەی کە خۆی ئەیکا کە بە ئێمەتاندا بەخێر بن بەخێراتنی و بەڕێزانش دەکەم بەڕاستی بە خۆتان دەبینن کە ئەو قەیرانە ڕووی لە هەموو نادێک کردووە بە تایبەت لە بوون منە لە نادەکەی خۆم کە ئاگام لە نادەکەی خۆمە تقریبا 55 بۆ 60 ڕۆژە هیچ موچەمان وەرنەگرتووە یعنی وەک بە خۆت دەڵێ هیچ نادێک ژێرخانی نییە کە ژێرخانی حکومەت پارەتانات ڕێگریشن لەوەی کە ژێرخان دروست بێ بۆ نادەکان نەخێر زۆر سپاس دەستەی کارژێڕی بەتابێت کاک بەختیار دەکەین کە ئەرکە قورسەی خستۆتە سەرشانی خۆی سپاس بۆ دەستەی ڕاهێنەران کە بە تایبەت مامەسارەفیقی ژیر دەستەی هاندەران دڵسۆزەکانمان یاریزانە خۆشەویستەکانمان بەڕاستی یعنی بۆ پەڕی دڵسۆزیەوە هەمومان وعدمانداوە بۆ جەولەی دووەم خۆمان ئامادەکەین بە کۆمەڵە گۆڕانکاری بە کۆمەڵە گشتی جوان بەڵام ڕۆک بەخۆشت دەڵێ هیچ نادیەک ئێستا کەم هەیە لە نادەکانی کوردستان بە تایبەت نایب خولی نایب ژێرخانی هەبێ ژێرخانەکەش دەتوانین بڵێن ژێرخانیش دروست دەبێت بەڵام ڕێگریەک دروست دەبێت لەو ژێرخانەدا بۆن منامە ئەو ساڵ بە تایبەتی لەو جەولەی کۆمەڵە خاڵە کۆمەڵە پێشنیارێکن داوەتە کۆمەڵە کەسەچی کە بێت و ئەو شتێ بکەین لەو قەیرانی ڕزگارمان دەبێت بۆیە
یعنی لەوانەیە لە هەندێک شدا ڕێگر بن 100% ڕێگر بوونا نانێشوە ئێستاش هیوادارم دەنگم بگات بە یعنی کەسە دەست ڕۆیشتەکان کەسە خوا پێداوەکان ئەو کەسانێک کە لە چاقوڕنەی شاری خۆم هەیە پەنجام عمەلی لەوانێت تێدا هەبێ باشە لە هەموو دنیا شوایە مامەساجیان وەرزش یەکەکە لە هەرە پایاگرنگەکانی وڵات وایە بەڵام بەداخەوە لە شارەکەی من بەتایبەتی لە شارەکەی من بەداخەوە وەرزش بۆتە کۆتاشت کۆتا خاڵ زۆر بەداخەوە هیوادارم دەنگم بگات بە هەموو ئەوانەی کە گویان لێمە یعنی بێن بەهانای نای چاقوڕنەوە نادی چاقوڕنەی بخۆتان دەزان لە ڕۆی جمهورەوە چەندە جوان دێکەوتووە وەرزشەوە گەیشتونە شوێنێکی باش نەگەیشتنی ئەو شوێنێک ئەو قیمەی ئەمە دەمانەوێت بەهۆی چێوەیە بەهۆی ئەو دەربازی بۆ ناتینە ئێت بۆ یاریگای نەورۆز دەکەن پێت چۆنە یاریگاکە نا دەرفەتن نە ببێم یاریگاکە من وە خۆم نهاتوومە بەڵام بەڕاستی شتێکی زۆر جوانە شتێکە لە هەرە شتە جوانەکانی کوردستان شتێکە یعنی گەنج و پیر پێی دڵخۆشە یعنی ئەمە لە سلێمانیەوە دوورین باشە بەڵام لێرە 150 بۆ زیاتریشی 6 بۆ ئەوەی ئەولاتر یعنی خەڵک خۆی ئاماد دەکە بچێ بۆ یاریگای نەورۆز بۆی یعنی ئەو خۆشیە بینی ئەو جوانیە بینێ نێودەوڵەتی هەیە لە شارەکەیانی جوان بێ خۆی وەرزش ئەمەی جوانە کە تۆ ئەم هەموو خەڵکەم چەموچین و توێژە لە یەک یاریگا کۆ بنەوە لە پاڵیە کاسێری یاریەکە نەزانی دەزانی چۆن مامەستاجیان ئێستا ئەمە خۆزگەمان دەخواست بلیتێکی وەرگرین بۆ یاریانەی دەرەوە دەکرێت بچین لە یاریگایان دانیشین بەڵام کە تەماشا دەکەین یاریگایەک هەیە نادیەک هەیە لە کوردستان پێویست بچی تکت ببڕی و نازام چی بکەی بچی بۆ وڵاتان سەفەر بکەیت نا لە شوێ لە کوردستانی خۆت دەچی لە شارە جوانەکەی سلێمانی لە نەورۆز یعنی سیمایەکی زۆر جوان یعنی هەموو خۆشیەکان لێوێ دەبینی باشە بەڵام ئەگەر دەتوێ وەرزش جوان بێ بە تایبەتی من بابیمەوە سەر نادیەکەی خۆم یعنی لێرەش بە هەمان شێوە ئاوا جوانە لەوانەیە وەک سلێمانی گرنگی زیاتری پێشتان دەزانن پڕبینەرترین جوانترین جمهور زۆر یعنی ناکرێ ئەمە هەموو قورسایەکەی بخەینە سەر شانی کاک بەختیاری سەرۆک نادیمە زۆر باشە ئەگەڕێم وڵات کاک دەرباز دەرفەتە پێم زۆر سپاست لەگەڵمانە بمێنەرەوە کاک هادی ینی ئێستا منە و وێنانە و ڤیددیۆیە بۆیە خەمە سەرشاژەکە بۆی بەڕاستی خەڵکیش بیبینێ ینی لە ڤیددیۆکە دەرەکەوێ بە سەدان ئۆتۆمبیل لەسەر ئەم شەقام و لە نزیک ماژدی مۆڵ و گەراجی کوێ هەمووی پڕە بەڕاستی ئەمە هەم سیمای شارەکە ناشرینەکە ینی هەم قەرەباڵەخی زۆر دروستەکە ینی تەسەور کە من بەدەیان کەس پێی وتوم ئەگەر نازانم ئۆتۆمبیلەکەم لەکوێ ڕاگرم ئەنا زۆر حەزەکەم بێ ینی ئەمە بەشێکی دیکەیە کە ڕێگرە بۆ خەڵکە نتوانێ بێ لە کاتێکە ئەگەر چواردەورەکەی بۆ نمونە گەراجی ئۆتۆمبیل بواە بۆ نمونە خەڵکێکی زیاتر ها و بە ئیسراحەت وەکو مامۆستا سەلام وتی دایشەنیش یا کافتریای تیا بۆ ئیسراحەتێ کرد پێشیارێکە چووە تەماشای یاریەکەیە کرد ینی ئێستا یاریگای نەورۆز هەموو چینەکانی پێکەوە کۆ کردووەتەوە بەڕاستی بە بێ جیاوازی ئەمە گرنگە هەم سیمایەکی زۆر شارستانیە ئێمە وتمان ینی ڕەنگە پێشتر گەنج و کۆمەڵی خەڵکە باتنە تەماشای یاریانگە ئێستا خێزانەکانە چن بەڕاستی منداڵە چێ ئێمە سامان ئێمە لە دەرگای هەموویمان ناوە بڕواکە بۆ ئەو کێشانە تقریبن دەڕۆژ دەمە و پێچین بەلای بەڕێز بەڕێوەری هاتوچۆی سلێمانی کەوا لە کاتی یاریەکانە هاوکارمان بن بە حقەتی شاوکاریان کردین لێرە سپاسیانەکەم شارەوانیش عینشت داوامان لێ کردوون هیچ نەبێت شۆفڵێک شتێک ئیشکا بۆی ئەو شوێنی قڕوهینە ئەگەر باران بێت بڕاکە یەک سیارە دەرناچێت جا کێشەی شیناوەتەوە بۆ ئەو گەڕەکە هاوارە نێڵساوە ڕۆژی یاری ئەبێ بە ئیزیحامێک ئەوانیش زەرمەند دەبن کە هاتوو چۆ بکەن لەو بێزاریش ینی ئەمە بەڕاستی ئەمە ینی یانەکە یاریگاکە کەوتۆتە شوێنێکەوە بێ هەمومان هاوکاری بین بە حکومەت و بە لیژنێ ئۆلۆمپی و بە هەمیەوە بەڵام بەداخەوە تا ئێستا هاوی هاوکاریشان نەکردوین من لێرە داوانێکم هاوکاریمان بکەن یعنی ئەمە
وەرزش بەڕاستی پێ بڵم خۆت ئەیبینی ئەچیتە بازار هەزار کەس ڕەحمەتێ بۆ نێرێ خەڵک 2 سەعات مامۆستا سەلام 2 سەعات مێشکی سافە بێ بۆ ئەوە یعنی زەرامی بە تەمە نەبینیت ئافرە دەبینیت کۆمەڵی خەڵکە بینیت کۆمەڵی هونەرمەند ئێستا یان بۆ یارێکان یعنی کۆمەڵی ئەندامی مەکتەبی سیاسی حیزبەکانیان نەک بڵێ حیزبەکان خۆم بینی و من زۆریان هاتوون هی حیزبەکان زۆر لە برا ئەفسەرەکان هاتوون زۆر لەوانە هاتوون ینی هەمووی بە یەک دەنگ هاوەرەکان نەورۆز ڕەمزی شاری سلێمانیە مانوێ نەمانوێ ئێستا وەرزش با من یەک پرسیارکەم یانە چەنە زۆر تۆزە سیاسیە من سەرمە خوڕێ بەلای سیاسەتە بە بەرنامەکانی من سیاسیت ینی ئەگە بۆن منە هەشتی تەموز ڕووی نە ئێسام یاریگاوە بۆ کۆستا ناوە نابوو مەداخەوە ئێستا هەر هەمووی ینی بە پێی نەخشەکەی خۆی دروست کرا بوو زۆر جوانتریش خۆی ئەو نەخشەی کە ینی من ڤیددیوەیەکی کاک شغلاورم بینی بەڕاستیڵێ داواکەین لە کاقوبادە مۆڵبام زیانمان بووین کا بۆی بیکەین بە گەراجەوەی کە ئەمانەوێت باشە ئەمان بۆ نانە خۆمە بۆ جوانکردنی شاری سلێمانی دواتر خۆ کاقوباد و کاکەکانیکەیش هەمویان دەسەڵاتدارن لەم شارە یعنی بە شانازیکەن کە شتێکی وا هەیە بۆ نمونە هەموو خەڵک لی کۆ بێتەوە دواتر خەڵکەڵێ ئەم یاریگایکی نێودوڵەتی لە پارێزگای سلێمانی هەیە لە شاری سلێمانی هەیە خۆی خۆزگە با تایەتەنا و جەماوەرە وەرشیە ئەو جەماوەرە جوانە ئەو جەماوەرەی کە من لێرە زۆر سوپاسیانەکەم بە هەمدانی یانەکە یعنی هەر ئەو خەڵکی عەرەبی تایە عەرەبی شاری سلێمانیان بۆ تەرجیحکردن خەڵکی قەزا و ناحەکان من زۆر ئەبینم یعنی بلێەوە سیارەگرن بە پاس بە کۆسەریان بۆ هەندانی یانەی وەشی نەورۆز گوم لە پێ بوتی لە خانەقین و بەیانی زوو بەڕێکەوتون بەس بۆی بێم سەیرم یاری من پێت ئەڵێم یعنی ئەمە شتێکە ڕەبت نییە ینی وەرزشی شاری سلێمانی قسۆتە قۆناغێکی زۆر جیاوازەوە سوێتە قۆناغەوە خەڵک خواخوایەتی یاریەکان بکرێت لە شاری سلێمانیکەوە بێت بلیت یعنی بە بلیتیش نییە ساگەر بە بلیتیش بووە خەڵکەرە ڕۆی داهاتێکی باشە بۆ یانێک بۆ داهاتێکی باشە ئەگە بکرێ بە بلیت ینی هیچیش ناکات تۆ گەر 1000 دیناری یعنی ئەم یارە لەوانە 20,000 کەسی لێ ببوو بە 20 میلیۆن بۆ داهاتێ بۆ نادی لاوانێ نادیسا زۆر پێویستی پێ بێ زۆر پێویستی بێ چونکە ئێمە تەنیا و تیپەمان نییە 4 تیپیکەمان هەیە لە خولی عێراقان لە ڕەدیفە لە شەبابە لە ناشینە لە ئەژبالە بێغێری یاریگا کە چەند مەسەفێوێ یعنی ئەمانەش خەرە ئەولاوە من لێرەوە یعنی بەهاقەت پێتەڵێم یعنی گوناحە ڕەمزی شاری سلێمانی ئاوا لە شوێنێکا بێت میوانێ بێت لە یانەکانی عێراق و یعنی ئەزانن خەتای یانەیە مەسەنی نادی زەورە هاتووە دوێنێ سیرەکە بە منشەوە چێتە ناو ئەو خۆڵ و هینۆڵێ ئەمە چییە مەکەی پارێزگایە پارێزگاری سلێمانیش من لێرە سوپاسێکم کەوا 2-3 جار هاتووە بۆ یارەکە ئەبواە ئەویش هانێکی برادرانی خۆیانی باەکەوا بە هاتنە نا ئەو مەلعەبیان چاکردای هاوکاریان کردینە زۆر باشە کاک سەلام یان تۆ شتێکی جوانە دووروژان ئێمە چۆن بۆ نمونە ئەگەر ئێمە یانەکانمان کۆمپانیا و سەرمایه‌دارەکان وەکو وڵاتانی دنیا باشە هاوکاری یانەکان بکەن یانی لە بەرامبەر ڕیکلامە خۆ گرنگە تۆ ڕیکلامێکەکەی لەوێ 20,000 کەس ڕاستەخۆی بینێ بۆ ڕەنگە لە کەناڵێکا ڕیکلامەکەنە بینانە ئەوەنە کەس نەیبینێ هەم پارەیان ئێمە داهاتە بێ ئەم یانانە ئیتر چاوەڕێی دەستی ینی حکوومەت و حیزبیش ناکەن ینی لە ناو حیزبیشا شەخص بۆ نمونەوەی کاک دەرباز کە پێوە ناڵێن نەڵێ ئێمە ئاوا جیرۆتەی ئەمانە بۆچی نایانی بۆ ئەم کەلتورە کەلتورێکی زیندونیە لای ئێمە هێشتا ئێمە نەگەشتینێتەوە ئاستە کە وەرزش گرنگە لە هەموو دنیا وەرزش ینی تۆ گەلێک کە تەندروست بووە ماناوی وەرزشی تێ بۆیە ئەم دەوڵەمەانە قەبێنە پێشتر لە کەناڵی دروست کە پەیوەندیان پێ بکەن ئێوە ئەندامی دەستی کارگەڕیتانەیە چەندەها جۆر ئینتانەیە پەیوەندیان پێ بکەن با شواردۆری مەڵاکە بە ڕیکلام با دەرەوە یاریگا بڕاستێنێت و بە ڕیکلام با تەلەڤیزیۆنێ نەقلێکا پارەی لێ وەرگرە خۆ تۆ ئەوانەی کێن جەل و جەریدەن پارەیان لێ وەرگرە ئەچێت لە کەناڵێک ڕیکلامەکە 1 ستانیە بە $100 ئێبابێ لێرە ستانیەکە بە $10 ئەمانە هەمیە بن بەداهات بۆیە پێویستە لە دەرگای ئەو دەوڵەمەانە بن مادەم تۆ ناتوانانی بیکەی بە کۆمپانیا بیکەی بە خاوەنددارەتی یانەکە و
لە دەرگای و ئینانە بە ئەجا ئەبێتەوە دەستەیەکی هاندەران دروستکەیت لە کەسی بەناوبانگی شارەکە ئەمانە بینیتە پێشەوە دەستەیەکیان لێ دروستکەیت ڕێنمایی بن بۆوانێکیان ستی یاریەکردن هەر ئەمانە چون لە دەرگای و دۆڵمانانە بن با کەسانێکی تیا بێ لە شارەکە دیار بن پلەپایان هەبێ کەسێکی شاعیر بێ وەرزشکارێکی کۆن بێ خاوەن کۆمپانیا ئەمانە دەستێکیان لە دروستکرد و پەیوەندیکەن بۆ کەسان و بزان ئایا هەر ئەکرێ ئەنجا جیاوازی حیزبایەتێکەش تۆزی ئەمەی سار کردوێتەوە ئەگەر ئەمە نەبووە بە دەردی خۆت ئەگەر ئەمە پێش هەشتی تەموز نازم کەی بووە پێش ئێستا ئەمە بوو بە ڕوویەکی جوانی شارەکە ئێستا بەلعبە ئەم بەلعبە دووقادە بوو دووقادە بوو دەروی هەموو کافتریا بوو دەروی هەمووی مەنسەرێکی جوانێ بوو بە سەوزایی ئەڕادێنراکری ئەمە ئاوا بکرێتە ناو ململانی سیاسی خزمەتی شارەکە و ئێمە لە کوێژ لە سلێمانێت نامانە پێڵێن وڵاتە دواکەوتۆکان ئەدووە لە نائیە شەرقی ینی ئێمە ئەمەمان کرد کاتی وڵاتێکی دواکەوتی هەمووی دواکەوتووە من لە عالەمە پێڵێن دووە لە نائیە باشە بردێکی وەرزشی هەیە چۆن عالەمی سێهەم ئێمە عالەمی سێهەمی ئێمە لە عالەمی سێ ئێمە ئەومان خراپێکتری قبول ناکەین دوو برا لە ماڵەوەی شێک پارتی بێکی تێکتر قبول ناکە ئەوتر گۆڕابی چەندەها خوشک و برا بوونی حیزباتی و لێک بوو ئەگەر ئێمە من پێم وتی وتم دین و وەرزش تێکەڵی سیاست بوو ئەوە نەتیجەکەی بێت ئەی باشە بردی وەرزشی یەکێتی دروست بوو ئەمە بە یەک چاو سێری هەموو یانەکانەکە ینی خۆت یەکێکی دەوە تۆ ئازان بەرپرسی دارایشی ئەڵەن کاس بۆی دەستکارەکە ئەی کات چۆن ئەو کێ دایناوە یەکێتی داینە بردەکەی کێیە یانی هەر خزمە بەیانەکان یەکێتی پادی شەروە من لە ماڵم ناڵمێ پارێن بە مناڵەکان مێن بە دراوسێکم بێ ینی ڕوە تەندروستەکە ئەوەت نییە ئەو حیزبە ئەگەر حکوومەت وایە بڵین ئێستا بەڕێبەرایەتی وەرز کە پارە با بە نادیەکانە بێ بە هەمویانی با بە ژوەرەی چالاکی و پلە و پایان بەڵام بردێکە حیز بێت دروستەکە بۆچی پارە بابم کە منیشێتینی بڵین نادیمێ بۆ بیا بێت ترێ خۆ بەڕێوبەرایەتی وەرزشەکانی شار حیزب باڕاستەکرێت یا بەڕێوبەرەکان زیاتر بە دەستکەی حیزبیت خۆی ێزین چۆنە لە وڵاتانەیە کە حیزبان دەست دەگرنە دەسەڵات پۆستەکان بەشەکان لە بینی خۆیانە یخۆ قابلی یەکێتی ئەو پارتی ئەبی وابێ بێ بەش بۆ لای خۆی تر خۆی دنیا زۆر باش پاریە لە دەمکەوێتە خوارەچە دەشوە بۆ کۆشی بۆ کۆشەتەوە جا بۆ بیا کاکە من حیزبەکە بردێکی دروست کردو ئاشتی با پارەیە بۆ نادیێت سەر بەخۆی ناقی نییە تۆش بردێ دروستکە زۆر باشە بۆ دێ دروستکە و بێ بۆ نادیانی ئایدی زۆر باشە کاکە وەلید ئەکرێ بۆ نمونە گفتوگۆیی ئێمە جەناب گوێت لێ بوو ینی ئەکرێ بۆ نمونە ململانێ سیاسیەکان بهێنرێتە ناو کایی وەرزشەوە کە وەرزش پەیامی ئاشتی و پێکەوە بوون و جوانکردنی سیمای هەر شارێکە کە هەبێ کاکسەمانی بەڕێز بڵێ گوێم لێ بوو بەس من ئاماژەم پێدا لە سەرەتای بەڕنامە وتم یعنی ئەوانەی کە لە ناو وەرزشن ئەو مەسئولانە مەسئولی وەرزشی نینە مەسئولی سیاسینە وایە ئێمە دەبی فەرق و جوایزی بکەین بینی سیاسە و لەگەڵ مەسئول سیاسەکان بۆ سیاسەکان ئێدە وەرزشیش وەلێگەڕێن بۆ وەرزشوانەکان ئەوانەی کە لە وەرزش خبریان هەیە ئەوانەی کە بۆ مۆنۆپۆلیان کردووە ناڵن ئەوان بێن ئێمە دیمانە خەڵکی وە تەبان نایەڵن لەبەرچ نایەڵن لەبەرەوەی وەرزش شەریحەیەکی زۆر گەورەیە لە ناو مجتەمەعە ئەو جمهورە ئەو هاندەرانە کە دێن بۆ مەلعەب 15,000 دێ بۆ مەلعەب تەبان ئەو مەسئولە کە بێتن کە دەیبینی ئەوە جمهورە دەبینی و چەپڵی لێ دەرێ و ئەوەی بێت تەوان پێخۆشە بەڵام لە نەفسی کات ناتوانانی دامی بکە لەبەرەوەی ئێمە دایمان مەسئولێکی وەرزشی ئەگەر هەبێتن ئەو وەختی دیفاع لە وەرزشەکە لە هاندەرانەکە لە ئەوەکان تعمیری و چاکردنەوەی بینایەکانەکە داوا لە حکوومەتەکە ئەو وەختی من سەر ئەوە دەی من جارە قسەش بکەم ئێمە حتا بودجەی یانەکان نەگەڕێتەوە بۆ یانەکان لە ینی وزارەی داراییەوە
ئێمە قەت ئەمە ناتوانین لە وەرزش یان لە کوردستان ئیش بکەین لەبەرەوە ئێمە لەسەر ئەو بودجێ ئیشەکەین یعنی تو باک بە بانک بودجەت بێ باای خۆت ئیشەکەی ئیتر ئەوەی کە یارمەتی دەدا ئەوەی کە دێ هاوکاری تەکا ئەوە شتێترا بەڵام ئێمە خۆ بەڕێوەبەرایەتی وەرزشمان هەیە ئەمە هیچی کردو بۆ وەرزشکاران ویانەکان لەبەرەوەی تێکەڵ ببێ کە تێکەڵ بوو تێکەچێ بەڵێ ئەڵێ مێمە بەڕێوەبەرایەتی گشتی وەرزشمانەیە ئەمە هیچی کردووە بۆ یانە و وەرزشکاران ینی هاوکاریانکە بە یەک چاوسێری هەمویان بکە پێدا یعنی بەڕێوەبەرایەتی وەرزش سەر بەکێیە سەر بە وزارەتی ڕۆشنبیری لاوە باش جەنابی وەزیر کاک حەمە سەعید ئەگەر کاک سەردار بەڕێوەبەری ئەوە دەرختیان نەکردیە بۆ بکەم ئەوانەی کە یانەکانن گویان لێیە بای خۆیان نەتوانن ئیش بکەن یعنی تۆ پارە کامل لە لای ئەوان نییە کە داواشەکەن کەس ئەوە نییە بڵێن وەکو بڵێن گویان لێ ڕابگیرە یان ئیشەکانیان تەنفیز بێ یعنی تۆ ئێستا یانەیەک بە 100 ملیۆن دینار بەڕێوە چییە؟ نەخێر جگە لە ئەوەیە من باسی یانە گەورەکانەکەی وەکو نەورۆز و دوهۆک و زاخۆ و هەولێر یانەی ئەوەی خولی ئەستێرەکان بەشدارە جگە لەوانە با دەوری عێراق و دەرەجەکەکان و لەگەڵ دەوری کوردستان بە 100 ملیۆن وامزانم هەموو برادەران دانیشتینە هەموو وەرزشوانن و لەو شتانش یان وەکو بڵێن لە سەرفی مالی خبریان هەیە بە 100 ملیۆن بەڕێوە ناچێ ئەگەر 100 ملیۆن تەرخان بکەی بۆ کێ ینی ئەیدەی بە تۆپی پێ ئەیدەی بە بالا ئەیدەی بە سەلا ئەیدەی بە پاسکیل ئەیدەی بە بیناکسا یعنی ئەوە یعنی چۆنەڵێ ینی دڵی مە ڕەحەت ناکە بۆ ئەوەیە بۆ پارەکەمان ینی بە قسەکانی تۆ بێ کاگوەلید حکومەت هەم وەرزشی بەلاوە گرنگ نییە هەم پلانی درێژخایانی نییە بۆی کە هاوکاری یانەکان و وەرزشکاران بکە وەکو ئەوەی کە لە هەموو دنیا هەیە تەبان ئەگە گرنگ بە مامۆستا ئەگەر گرنگ بە کاک سامان ئەگە گرنگ بە احتیمامی پێدێن ئەوانەی شەریحەیەکی لەناو مجتەمەع بخۆت ینی ئاگادار و برادرانش دەزانن گەورەیە وەرزشوان زۆر ئینسانی ینی محتەرەمی تایە ئینسانی باشی تایە هەموو یعنی لە مستەوای بەرزن و ئەوەی بەس ئێمە دەبی ئەو وەرزشە بیپارێزین لەبەرەوەی ئێمە شورتەمان هەیە وەنیە لە حکوومەتە ئاسایشمان هەیە مرورمان هەیە وەکو بڵێن سەحەمان هەیە تەربیەمان هەموو شتێکمان هەیە ئێ باشە بۆ وەرزشمان نەبێ با وەرزشیش وەکو ئەم بێ ئەمە ناڵێن زیادمان بدەن پێمان هەر وەکو ئەوان شتێکمان پێ بدەن وەکو وەرزشەکەی بڕوێنی ئامن تو بیلە هەر چۆن بی ئەی ڕوێنم چی بکەم لەوەی زیاتر ناتوانم من کە دێ مەسئولێک دێ بۆ لام لە وەرزشە ئێ باشە بەسەر چاو بۆ تەکەینی و بەسەر چاو هەموو وعدە و خوا حەفیز و ئەڕبە و ئیتر نایبینیەوە ئیلا ڕۆژی یاری دێتە دادەنیشی و دەبی کورسێکیشی بۆ دابنێوی و لە VIP تبشە یاریەکەی بکە هەرەوەی ئیشەکەی مە زیاتر نییە دەست خۆش بێ معاناتمان زۆرە لە وەرزش ئەگەر لە معاناتمان بەڵێ ئەگە معاناتمان لە وەرزش زۆر نەبێتن ئێمە ئەو گلەیە و ئەو داواکاری ئەو بەرنامانە ناکرێ یعنی لاعبە هاتیە یعنی 500,000 600,000 تۆ پارەی پێ دەدەی وەریا ئێ باشەکە من 500,000 600,000 نەبی بە ئەو لاعبە بدەم ئەی چۆ داوا وەرزش لە منەکەی ئێمە دەبی یعنی وەکو بڵێن بەرەوبەرایەتی ئەو وەرزش ئەو بەرایەتی وەرزش و وەزارەتی ڕۆشنبیری و لاوان کە سەر بە ئەوە دەبێتن یعنی بودجەیەکی خاص بۆ یانەکانی وەرزشی هەبێ ئەویش تەقدیری زۆرە بە ملیارات زۆر باشە کاگۆلید زۆر باشە گەڕێمەوە لە ئەمەتوانی بچینە دەرەوە دەست خۆش بێ لەو خەیرانی دارایی دەست خۆش بێ کاک دەرباز جاری وایە کلەیەکەیش لە ئێوەمانانە کرێ یانەکان ئێستا ئێوە سێ یانن لەو ناوچەیە ینی دژاتی یەکەکەن هەوڵەیەن یەکتری لاواز کرد لە جیاتیەوەی هاوکاری یەک بن و بتوانن هەر یەکەتان بۆ نمونە لە ئاستێکی بەرزە خۆتان بنوێنن بەڵام دژاتی یەکەکەن بۆچی یانی ئەمە کاکارزانجان نا کاکارزانجان نا شتیوە نەبووە لەخوای بە زیاد بێ ئێمە وەک نادی چاقڕ نەوڕانیە و قەڵازە لەو دەبەرەداین حازیاواش ئەوە چوار نادی وایە بەڵام لەخوای بە زیاد بێ بینمان زۆر باشە زۆریش یعنی لە بڕیارەکان لێک نزیکین لەخوای بە زیاد منافسیمان نییە منافسیمان تەنها لەسەرەوەیە کە ڕوبەڕووی یەکتری بووینەوە چۆن بتوانین بە وەرزشیانە
دۆخەی تێپەڕنیێ جادەی بینەوە دەدۆڕی تەعادل دەبێ ئەوە زۆر ئاسایی بۆ تۆ لەخوای بە زیاد بێ لەوانەیە ساڵانی پێشتر هەبێ بەڵام لەو ساڵدا و پاریش ناکۆبوونەوە کراوە دانیشتن کراوە وعدی برایەتیمان پێکداوە چۆن ئیشەکان ئاسان بێ بۆ یەکتری بکەین کێشەکە لە نادیەکان نییە کارزان کێشەکە لەوەیە کەس بەداوامانەوە نایە کەس یعنی نایەت گوێمان ناداتێ یارمەتیمان نادات باوەڕ دەکەی یعنی کە دەڵێن 50-60 ڕۆژە موچێن یاریزانە نەدراوە بۆ هێمە پێش ئەو یاری لەوانەیە تیپەکەمان بایکۆت بکە لەبەرەوەی بەیانی دووشەمەیە وعدراوە موچە بدرێت چۆن موچە بدرێت کە کەسێک نێت بە هەمانەوە یعنی دەستمان نەگرێت یارمەتیمان نەدات باوەڕ دەکەی سەرمایهدار لێرە هەیە هیچ پێویستی بە پارەی نییە بەڵام کۆتا خاڵەکەی وەرچی داناوە دەڵێ وەرزش چیە وەرزش هەبێ و نەبێ بۆ من هەر وەکیەکە بەڵام باشە بەرپرسە حیزبیەکان و حکومیەکانی شەروا ئەڵێن خۆ ئێوە لەو ناوچەیە بەرپرسان زۆرە وەزیرتان هەیە یعنی بۆ هاوکاریتان ناکەن دەزانی هاوکاریەکە چۆنە وەک دەڵێن ئەو برادرانی پێش باسییان کرد دەڵێن لە خزمەت داین دستان بێ بۆتان دەکەین بەڵام موچەی مە 30 ملیۆن بەرەو سەرەوەیە ماگانە وەک نادی چواقڕە 30 ملیۆن بەرەو سەرەوەیە بابێن یعنی هاوکارمان من بەس لە ئەوەی لە موچەدانی یاریزانان هیچ کەمان لێ داوا نەکردوونە یان با ڕێگر نەبن لەو پرۆژانی کە ئەمە دەیاندەینێ بڵێن ئەوە ژێرخانەکە بۆ نادی چواقڕنەی با ڕێگر نەبن لێ بە ئاسانکاریشمان بۆ بکەن باشە کەس هەیە لەو شارەیدا دەڵێ بابێت ئەمن ئەو پرۆژەم هەیە نادی چواقڕنەی 20 ساڵ بەڕێوە دەبم باشە بەڵام ڕێگرن لەو شتەیدا بەرپرس ئاخەم چی لە بەرپرسی کە مەگەرنی یارمەتیم نەدات خۆی ئەمە گرنگە وەڵا ئەمە دەرباز گرنگە زۆر بە وەرشێ جوان بە کارزان من ناوم سامانە کارزان چۆن ئەڵێم ئەم پرسیارەی تۆ گرنگە وەڵام من دوای لە میوانەکانی شێکەم ینی زۆر جار هەیە تۆ یەی بەرامبەر بە شتێک کۆمپانیایە گەڵی کاکە من ئەمە تێمێ بەڵام لە پاڵ ئەمەیە تۆ هاوکارێ میانە بکە بۆ نمونە پارێ میانە دابینکە ئەمە ئەرکەکەی حکومەت وەم حیزبیش کۆ لە وڵاتی ئێمە دەسەڵات بەدەسە ئاسانترەکە زۆر ئاسان دەکە بەڵام کاک سامان بەڵێ ئەو مخابلەیمە زەرور بوو بۆی ئینشاءڵڵا ئەو دەنگەیمە ئەو پایامەیمە بگات بە گویان بەڕاستی یعنی لە دۆ خۆکی زۆر خراپداین بەڵام هیوادارم کەناڵەکەتان مقابلەی ئەوانەش بکات دانیشتنەچیان لەگەڵ بکات ئەو کۆمپانیانە ئەو بەرپرسانە یعنی بابێن بزانێت چۆن بزانێت چیان بزانێت هیچ چۆن بۆ بۆمە دێنە پێشێت چی لێمە دەکەن چی لەو دۆخەیمە دەکەن بەڕاستی وایە هیوادارم مقابلە بکەن هیوادارم لەگەڵیان دانیشن زۆر باشە دەست خۆش بێت هیوادارم دەرگایەک لەمە بکرێتەوە بەڕاستی ئەمە لە دۆخەشی زۆر خراپداینە هیوادارم دەنجی لێ نەکەن ئەو بەرپرسانەی خۆمان ئەو کۆمپانیانە ئەو معمەلانە یعنی هەر ئەوە نییە توپارێ پەیداکەی لەو شارەی دەبێ بێ یارمەتی نادی خۆشت بێ کە جوانترین سیمای داوە بۆ شارەیدا بەڕاستی دابەزێت بۆ خولی لە خولی ناب دابەزێت بۆ پلێک بە 100 ساڵی کەش ناگاتەوە ناب لەبەر من دەزانم چین کردووە و چۆن دۆخەکەن تێپەڕاندووە لەو بار و زروفە ناخۆشەیدا بەڕاستی کەس خۆش وەرە با بۆ بکەم موچەکەت با بۆ دابینکەم دەست خۆش بێ کاک هادی هیوادارم پەیامەکەم گەی ئینشاءڵڵا بۆچی ینی هەمیشە یانەکان کەسی سیاسی دەکەنە سەرۆکی یانەکە ئەمە ڕێگایەکە بۆ ئەوەی کە پارەی پێپەیدا بکەن یا بۆ ئەوەی ببێتە پاڵپشتێکی بەهێز بۆ یانەکە کە لە کاتێکە ئاساییە یا نەئاساییە بۆی کە ئەگە حکومەت هاوکاریکە ئاسانکاری بۆ بکرێ پێویستی بەمە نەبێ یانەکان خۆی سا زۆر ئاساییشە و ئاساییە و زۆری زەرورە کە حکومەت پارە نایە باش تۆ ئەگەر مەسئولێکی حیزبی و لە پشت بێت سبێن توانێت ئیشو بۆ بکە هەر لەوانەیە چەنەها دەوڵەمەند پەیوەندی پێوە بکە بڵێ کاکە یانەکە لەسەر من بەڵام ئەگەر یەکێکی مەسەی من وەرزشکارێکی کۆنم باش بێم بم بە ڕێیسی نادی بچم لەگەڵ چیا دانیشم لەگەڵ مەسئول شتا هەر لەوانەیە حسابیش بۆ نەکەم بەڵام ئەبێ نادی بەرپرسێکی تیاابێ کە خەڵک سبینێ بتوانێت باشە یاوکاری لێ من بە بستمەوە چی پێویستە بۆ کۆمپانیاکان ینی وا بکرێم کۆمپانیانە بتوانن بێنە ناو ئەم پرۆسەوە و
ڕکلامی خۆشیان کرد خۆ لە هەموو دنیاە یاریگاکان ئەو شاشانەی کە دانرێ هەمووی کۆمپانیای بەناوبانگ و ڕکلامی کاک سامان ئەگەر ئەم نادی ئێمە لە دووبەی وایە لە شوێنێکی کە وایە ئێستا هەر بە ڕیکلام ئەژیا هەر بە ڕیکلامی خۆی ئەژیا بەڵام ئێستا بەداخەوە تو ئێستا ڕیکلام لە چواکی لە نادی نەورۆز کۆمپانیایەک بێت ئەبێ سەیری چواردەوری مەلعەبەکە کاجارە نیوەی تاوا نەبووە نیوەشی هەمووی قڕ و لیتەیە یعنی ناو سیمای ناوی جوانە خۆزگە دەرەوەی دەبینی یعنی کە ئەمانە میوانێکیە نادیشی هینێ باشە سپێنە بتوڵێکی ئاسیا کە ئەو مەلعەبە بینێ بەڕاستی هەموو ناو مەلعەبەکە هەموو کەناڵە عەرەبیەکان لەوانە جەنابێ بزانی قساکەن لەسەری ئەڵەن جوانترین مەلعەب باشترین شوێن کە سیمایەکی جوانی یاوە بەو کوردستانە ئەمەی مەلعەبەکەی نەورۆزە لە سلێمان اینجا تو ئەگەر ئەمە دەرەوە ئاوا بێ یەکێ ببینێت زەحمەتە بەڵام من لێرەوە داواکەم ئەم جارە داوا لە شارەوانی یەکەم داوا لە حکومەتەکەم کەوا خێرا ئەم شتە نەکرێ بە سیاسی وڵا خودی کاقوبار بەڕاستێ ببێتە سەرخەت یانی ئەمە چارە سەرکە بۆ کاقوبار کە جێگیری سەرۆکی حکومەتە و ینی دەسەڵات بەدەستی ئەم زۆنەیە ئەمە بۆ شارەکەی وی جوان سیمایەکی جوان کاک سامان خۆ ئێستا لە ناو یانەی نەورۆزە یەکێتی تایە کاکە 4-5 یەکێتیە ئەگەر بڵێ وەڵا ئەمانە هەمووی لەبەرەی گەلن و ئەوانە یعنی ئێمەش لێراهی نەبین یعنی ئەوە نییە ئەمە کرابێ بە سیاست وەڵا پیش پێنجێشی بە سیاستەوە نییە تا ئێستا سەرۆشی یانەکەمان کاگلاورە تا ئێستا بەیەکێکی نەوتووەرە بە بەبەرەی گرت بەیەکێکی نەوتووە کاتی خۆشی لە ناو یەکێتیە بووە بەیەکێکی نەوتووە وەرە ئەمە بکە ئەو بکە یعنی ئەمە با ئەمە دوور بینەوە لەو سیاسەتی سیاستەکەم لە دەرەوە دوای دەوام دوای ڕێزا سیاسەتی خۆمەکەم بەڵام ئەمە ڕەتی وەرزش بەوە نییە ڕەتی وەرزش بە سیمایەکەوە کە ئەم شارە تیونوی وەرزش بووە ئاواتی ئەوە بۆ کە ڕۆژێ لە ڕۆژان یانەیە دروست بێ و خەڵک بە یەک دەنگ بێتە جواب چەپڵیان بۆ لێبێ بە یەک دەنگ بڵێ یانەکەمان ئەوەیە لە بەغا لە شوێنەکان کەی بنین یان لە مێژیشە ئەم کەشە دروست نەبوو لە سلێمانی جاران هەبوو بەس بەم شێوەیە نەبوو وانە هەبوو بەڵام بەم شێوەی مەلعەب قەپات بێ و لە دەرەوە خەڵک هینکا خەڵک بە پێوە بۆ باس لەوە کاکە گەنجە ڕووی خەڵکی کە ناڕووی بەڕاستی بەساعە کەشەکە ئایلیە ینی ئەوە جوان من وانە ئایلیم بینیوە لە دەرەوەستاوە ینی خۆم گریانم هاتووە یعنی ئەو ئایلانە ئەو منی وەستان بە دەکسەوە لە دەر عێراق شوێن یعنی فەرمەوە ڕۆژە مامۆستا سەلام بە منی و کاگادی دەکچی متەخە عێراقم لەگەڵایە یعنی شوێنێ نەبوو بیخیتەش ئەوێ یعنی ئێمە من ماڵم ناڵەکەم لەوەچ لە تەمەنیان سیارینانەکە باوکمان بە بۆ ئەوێ ئەمەها چوەتە ناو ماڵەکانەوە من برادرم هەیە وەڵڵا دوێن و پێرە شەر بەیەکەوە بووین و توێتی کاکادی حەزم لە ڕاضە نەکردووە ماڵ و مناڵی هەڵیان پێچاوە ئەساڵێ من پێشەوانیم ئەڵێ من پێشەوانیم بۆ سەیری یاری بۆیە ئەم ئینە بە ئەمەمان لە دەست نەچێت ئەم یانەیەکە هیچ شاری سلێمانی هی دەوروبەرەکەیەتی داواکەم لێرە لە دۆڵەمەنەکان لەوانەی کەین هاوکاری یانەی نەورۆزکەن کە هاوکاری یانەی نەورۆزکە چۆنەڵی شارە حیاتەکە ئەمەجی شارە حیاتەکەی داوایان لێکەم هاوکاریان زۆر باشە مامۆستا سەلام جەنابەت زۆر گەڕاوی یانی ئەوروپی زۆرە بی ینی ڕێگۆک ئەمە نییە کە ئێسامە هەمانە یانێگە چوار دەورەکەی خزمەت گوزارەکەی لە وایە میترۆسێتە ژێرەوە تۆ بە میترۆشتە و یاریگەدا بەزی لەو سەر و حازرە سەرەکەی تۆ باتۆ شوێنی خۆت قیتاری لێ ئەو بە سیارە ئاو کۆی لێ ئەنجا دوایەوە لەوێ برسی و نابێت توینی و نابێت خۆی ئەبێ واش بێت هەرچی بێ براوێتەوێتی نوێتە بتوێت هەر لەوێ بەڵێ هەمووی دوکان و بازار ئەوەکو بازاری خۆمان هەموو شتێکی لێ و هیچ پەکی ناکەن بەڵام بۆی کەوتەوە کۆمپانیانە ئەگەرم نادیەوە سەر بە من نەبووە بەم بەرەیگەلە ئێستا حکومەت فێری سەری نییە داما تۆ باوایدانێ بڵێن حکومەت پرۆژەیە گیا بە من وەرە بڕۆ چواردەوری یاریگایە جوانکە من پرۆژێک دێم ئێستا مۆدێ لە پیا بوو مە لە هەولێرەوە فێر بووین جادەی 100 و نازام 150مانە هەمووی حکومەت مەشروعێکیانێ وتی بڕۆ جادێم بۆ ئێستم بۆ ئەم سامەترێکیکە لە بەرامبەر چی وەرگرتووە تاقمێن پرۆژێ وەرگرتووە یەکتر بڕی فاروق
ڕاستە ئەوەی سا ئێستا تازە فێری ئەم سیاسەتەی پارتی بووە پارتی لە زۆر خەریکەوە بەڵام عرز نەمانجا بزەبەت ینی وەڵی من شاتیوەم چەند جارانی لە ڕووی لە ڕاگەاندنە شەکراوتێت ئەمە هی من نییە هی خەڵکە هی شاری سلێمانی بەڵام ئەمان وای باگراوی بتێونەتەوێ ئێستا بۆ نمونە نادی سیروان بزیێنێتەوە گۆڕان وانە جاران سلێمانی کە کاکسەرکۆ لە گۆڕان ئێستا بوو بەیشێتی پێشمەرگەی پێشمەرگێ ینی تۆ ئەو خەڵک وای خوێنێت ئەجا ئێمە خەتە بەڵام تۆ ئەم چواردەورە ئەم چواردەورە بۆنم بڵێ ساڵینەوەکان ئێمە خۆمان ئەم مەسئولانەمان هێنای پێشەوە نادی سواڵیا کرد سووتی بابسم مەسئولی بێنم بیکەم بە ڕێستی نادی و هەم دایدۆش ئەلەو مۆدلەوەی تر کە هاو بوو بە مۆتەکە و زانی نادی ئەوە لا ناچێت کاکە دەوەر ئێستا ڕێستی نادیە لای بزانام کەسمان دوایەوە من کاتەکەم زۆر تاوا بوو ینی بەڕاستی ئەنجا سەیریکە حکومە دیارمەتی چی بە جاران لەم سلێمانە دوویانە ئێستا شەنیتە زۆری تێ لە ژمارە نەوەیەوە من ویسم ئەوە بڵێم من لێرە داوا لە وەزارەتی ڕۆشنبیری یەکەم پێداچوونەی پێ بکە زۆ سپاس بۆ هەمووتان زۆ سپاس بۆ ماوسا سەلامتایی هەروە کاگادی کەریم کاگۆلی دەنوەر کاک دەرباز عەبدوڵڵا کە لەگەڵم بوون زۆ سپاس بۆ هەمووتان بۆ ئێوەش کە تاوەکو ئێستا بینەری بەرنامەکەم و بەخواتان